گفتوگۆیەکی کراوەیە لەبارەی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان. گفتوگۆکان و سنگی مافی مرۆڤ هەڵەبجە سازی کردووە و چین و توێژە جیاوازەکان بەشداریان تێدا کردووە. بەڕاستی کاتێککە سیرەکەی ئامارەکان بەرەو هەڵکشانەچە ساڵ بە ساڵم دیاردەیە لە حاڵەتەوە بەرەو دیاردە و دیاردێکی ترسناک هەنگاوانێت بۆیە جۆری کوشتنەکانیش جیاوازیەکی تری وەرگتووە. ئێستا سیرەکەی بە خێزان ئەکوژرێن، سیرەکەی بە تیم ئەکوژرێن، ینی سیرەکەی لە ناوبردنەکان لە ناوبردننی ئاسایینی لە ناوبردنێکی نائحتیادین کە ڕوئیان بۆیە ئێمە ئەمڕۆ لەگەڵ چەند شارەزایەک و پسپۆڕێکە هەر کەسۆ لە بوارەکەی خۆیدا پانێڵێکمان دەبێت هیوادارین لەو پانێڵەیە بتوانین بە کۆمەڵی ڕاستپاردەوە دەربچینەوە و ڕاستپاردانش پێشکەشیلانی پەیوەندیداری بکەین. پارێزەرێک ئاماژە بۆ دەدات پێویستە یاسا وەک خۆی جێبەجێ بکرێت و تاوانباران بە سزای خۆیان بگەێنرێن، چونکە کۆمەلگا لە بەردەم کارەساتێکی گەورەدایە لە ڕووی کوشتن و خۆکوشتنەوە. بەڵێ بەداخەوە ئێستاوای لێ هاتووە هیچ هەوکە حاڵەتێکی کوشتن ڕامان ناچڵەکێنێت. هەموو ڕۆژێک ئەگەر حاڵەتێکی کوشتن یا خۆکوشتن یاخود ئینتیحار ببینین تۆزێک پێی بێتاقەتە بین، بەڵام ڕۆژی دواتر حاڵەتێکی قورستر ئەبینین کە ئەومان بیر ئەباتەوە. بەڵێ بێگومان ئێستا ئەمە شوێنی هەڵوێستە لەسەرکردنە و ئێمە تەنانەت چەندین جار داوای ئەومان کردووە کە دادگایەکی تایبەت هەبێ. ڕاستە دادگای تاوانەکانمان هەیە، بەڵام تەنها حاڵەتی کوشتن ناگرێتەوە، بەڵکو کۆمەڵی تاوانی تر هەیە. بۆ ئێمە واکە کە تاوانەکانی کوشتن دووە ئەکەوێت دووە لە مای ساڵێکا بۆ 2 ساڵ بۆ 3 ساڵ تاوانبار جاری وایە بە سۆڵحی عشایری ڕێکەوتن ڕوئەیە، جاری وایە نادرێ بە دادگاکان، جاری وایە هەڵیەت لە دەستی حکوومەت و یاسا. بۆیە بەڕاستی پێویست ئەم تاوانانە بە زووترین هات بە سزای خۆیان بگەن. ئەوەندەی کە لە وڵاتی ئێمە هۆکارەکانی مەسائیلی نەتوانینی بەرەنگاربوونەوەی نەهامەتەکان کە ڕوبەڕووی تاکە بێتەوە یاخود تەکپێڵچنینی ئەو کێش و گرفتانەی کە لە ڕوانگەی تاک خۆیان ناتوانێت چارەسەریکە، ئەمانە هۆکاری سەرێکین بۆ ئەوەی تاک زیان بە خۆی بگێنێ و خۆی بکوژێ. لەبەرەوە پێویستمان بە ڕێوشوێنی ئەوەیە کە دەستە جەمعیەکی کۆمەڵگەیی بەهێز دروست بێت تاوەکو ئەم دیاردەیە بەرەو کەمبوونەوە بچێت. بەوەی کێشە کۆمەڵایەتەکان و قەیرانە ئابوووریەکان و چەندان کێشەی دیکەوە حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن ڕویان لە زیادبوون کردووە. بەپێی زانیاریەکانی پەیامیش دەستنووری پارێزگای هەڵەبجە تەنیا لە سەرەتای ئەم ساڵەوە 3 کەس کوژراون و کەسێکیش کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.